گوناحە گەورەکانیان کردووە. ئیمامی ذەهەبی لە کتێبی الكبائر، ئیمامی ابن حەجەری هەیتەمی لە کتێبی الزواجر عن اقتراف الكبائر کە زیاتر لە 300 گوناحی باس کردووە. ئیمامی الئەسیوطی کە زیاتر لە 113 گوناحی فقط لە دلیلی قورئانە باس کردووە. ئەمانە هەمووی ئەوانەی کە باسی گوناحیان کردووە بە شێوەیەکی گشتیا. ئیمامی ابن القیم ڕەحمەتی خوای لێبێت لە کتێبەکانیە بە شێوەیەکی گشتی وەکو مەدارج السالکین المحرماتی باس کردووە، باسی 15 جەدوەلێکی کردووە، باسی 15 نەوع محرماتە کە هەر یەکێک لەوانەش ئەنواعی تری کە لێ بێتەوە. بۆ نمونە قاضی عیاض ڕەحمەتی خوای لێبێت کتێبێکی هەیە بە ناوی الشفا، لو كتباء فرمي وكذلك نكفر بكل فعل أجمع المسلمون أنه لا يصدر إلا من كافر وإن كان صاحبه مصرحا بالإسلام مع فعله ذلك الفعل. هر كسيك فرمي ئێمە ئەو کەسە بە کافر ئەزانین کە مادام کارێک بکە لە کافر نەبێ دەرناچێ، مادام مسلمانان لەسەری کۆڕان ئیجماعیان لەسەر ئەوە هەیە کە ئەم کردەوەیە کەس نایکا لە ئەهلی ئیسلام. ئەنجا نمونە دێنێتەوە، ئەو نمونانە زۆرن کە بە شێوەیەکی گشتی لەسەر گوناحەکان ئەوان هێناویانەتەوە. ئیمامی قاضی عیاض فەرمێ کە سجودی لسەنەم، بۆ نمونە کڕنوشێ با بۆ بت ئەو للشەمسی یان بۆ ڕۆژ والقمر والصليب والنار، یان ئەم کڕنوشە ببا بۆ ڕۆژ یان بۆ مانگ هەیڤ یان بۆ سەلیبێک بۆ خاچ یان بۆ ئاگر، یان السعي إلى الكنائس والبيع بڕوا بۆ کەنیسەی مەسیحیەکان یا بیع جەمعی بەیعەیە شوێنی معبەدی جوولەکەکانە، واتە کە بچێت لەگەڵیانە بەشدار بێ لەوێ. هەروەها ومن تزي بزيهم یان جلوبەرجی ئەوان لەبەرکە من شد الزنانير ئەو قایشەپانەکەی قەشە ببەستێ لە پشتی، وفحص الرؤوس یان ناوەڕاستی سەری هەڵکۆڵێ قژی بتاشێ بعکسی حەفری ئەمریکیەکانەوە کە ئێستا باوە بەداخەوە لەگەڵ ئەم عەولەمەیە بڵاو بۆتەوە. ئەو زەمانە ناوەڕاستی سەریان ئەتاشی بەعکسی گودیلەی کوردیەوە کە لە کوردیا کاکۆڵ و گودیلەیان پێوت پێشی سەریان ئەتاشی، ئەوەش هەر پێوترێ قەزەع لە حەدیثی پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵاتو وسەلام کە مەمنوعە مسلمان وا لە ئەولادی خۆی بکە لە مناڵانی خۆی بکە. ئیمامی قاضیە فەرمێ فقد أجمع المسلمون أن هذا الفعل لا يوجد إلا من كافر. مسلمانان لەسەرەوە متفقن کە ئەم کار و کردەوانە ئەنجامدانیان فقط کافرەیکە، وأن هذه الأفعال علامة على الكفر وإن صرح فاعلها بالإسلام. ئەم کار و کردەوانە ئەگەر هاتو ئەنجام دران دلیلن لەسەر ئەوەی کە کوفرێک لە ناخی ئەم بکەرانەدا هەیە کابرا کە ئەم ئیشانەی کردووە، وإن صرح فاعلها بالإسلام با ئیسلامەتیەکەشی بەڕاشکاوانە ئاشکرا بکە. ئەوەش لە مجەلەدی دووهەمی لاپەڕە 1072 لەگەڵ 1073 بە تەفسیل ئەو کتێبە باسی ئەویشی کردووە.